بۆ قسەکردنی زیاتر لە بارەی گرنگی و کاریگەریەکانی هەرێگرتنەوەی هەردوو حیزب لە نەرویجەوە بەڕێز کوێستانگادانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز کوێستانگادانی ئەم کاتتان باش. یەکگرتنەوەی هەردوو حیزب چه کاریگەریەکی هەبووە لەسەر ڕێخستنەوەکانی دەرەوە؟ ئەو کاتەی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێزن دەخوازم کە لە ڕێگای کاناڵی ئێوەوە پیرۆزبایی 77مین ساڕۆژی دامەزرانی حیزبی دیموکرات لە بنەماڵەی شەهیدان، زیندانیانی سیاسی و ئەندامان و لایەنان و ئۆگرانی حیزبی دیموکرات بەگشتی بکەم. سەبارەت بە پرسیارەکەتان، وڵامی پرسیارەکەتان، ئەگەر زۆر بەخۆش بڵم بەخۆشیەوە هەروەک هاوڕێکەکەنیش کرد لە ئەوڕێژێکی نیشتان کاریگەریەکی ئەرێنی هەیە لەلایەن ئەندامانەوە پێشوازێکی زۆر نێژ دەکرا، چونکینێ هەم ئەندامان چ لە نێوخۆی تەشکیلات حیزبی دیموکرات بەگشتی و لە دەروێ حیزبی دیموکرات ئەگە بە شێوەی گروپی بێت ئەو فشاری هەردووگیان هێنا بوو هەرچی زووتر ئەم یەکگرتنەوە کاری لەسەر مستۆکەر بێت بە نەتیجەیەکی موسبەت گەیشتووە. هێز و گروپینێکی دیکە لە ئەندامان لەباری ئەوەی ئەنەرژیەکی زیاتر وڵەیەکی زیاتر هەیە بە ئومیدێکی زیاترەوە بەرەو ئەم یەکگرتنەوە کۆناغەکانی خۆی دابڕۆن دەبیندرێت و ئەمە کۆمەک دەکا بۆ کە کار و چالاکیەکان کەوێت یەک و بە یەکەوە بە یەک تەشکیلاتەوە لە داهاتوودا کار بکەن. بەڵێ تاکو ئێستا ڕاگەیان یەکگرتنەوەکە دەتوانین بڵین بە شێوەیەکی ڕسمی ڕانەگەێنراوە، بەڵام ئەمڕۆ پێکەوە یادیان کردەوە ئێوەش چالاکیەکانتان پێکەوە بە هاوبەشی بەڕێوە دەبن. دەتوانین بڵین ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ڕاگەیاندنی یەکگرتنەوەکەیە؟ ئەوەی کە بەخۆشی و ئەو کارە هاوبەشە هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی وڵات کە زیاتر کاری ڕۆژانە لە دەرڵاتدا هەر ئاماژە ئەم کارە هاوبەشە لە ئاستی کۆمیتەکاندا دەبیندرێ لە ئاستی کۆمیتەکانی هەردوو لایەنی حیزبی دیموکراتی ئێران بەخۆشیەکان هەبوون بە بۆنەی پنجگەلاوێژەوە هیندێک بەرنامەیان گرتووە، هیندێک بەرنامە بەڕێوەیە و ئەم کارە هاوبەشە ئەم دانیشتنە هاوبەش نیشانەی کاری هەماهەنگی و هەروەکی لە وڵامی پرسیاری یەکەمیش ئاماژە کرد. ئەم هاوڕێیانی ئەندام لە هەر حیزبی دیموکراتی کوردستان و حیزبی دیموکراتی کوردستان ئێران بەڵێ گەر میوانەکەم لەگەڵم مابێت بەڵێ ببوورە پێشتر وێنەکەت پشراد، بەڵام پرسیارێکی دیکە دەکەم و کۆتایی پێ دێنم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. بۆچی توزێت دەسا و دەست دەکرێت بە کات و وادەی ڕاگەیاندنەکە کەی ڕاگەێنن کە بە تاویەکیان گرتوێتەوە؟ ئەو پرسیاری وڵامی پرسیاری یەکەم دووەمتم پێگرنگ بوو ئیجازە بدە با زۆر بە کورتی کاتێک کە باسی کاری هاوبەش دەکەین کاری هاوبەش لە بینی دوو حیزبدا بۆیە بە معنای ڕاگەیاندنی کۆتایی نییە، بەڵام ئەوە مستۆگەرە و لە وڵامی پێدا ئەو وشەی هاودەست بابەت نهێنین لێوەردەگەین ممکنێ هەروەکی کوتم ئەو یەکگرتنەوەیە مستۆگەرە، بەڵام تەبیعیە کە بەڕێوەبەری هاوبەشی هەردوو دیموکرات ڕەنگ بە ئەو وەختە کە دەبێت ڕێبگەێنن ئێستا بە مناسبان نەزانیت ئێمە ماوەیەکی زۆرە چ لە ڕێبەری هەردووکان چ لە بەدەنەی حیزب ئۆگران و لایەنگرانی حیزبی دیموکرات چاوەڕێی ئەو یەکگرتنەوەن ئێستا کە لە قۆناغی ئاخرەکاندا بە دڵنیاییەوە ئەو چاوەڕوانی ئەو تەحملەشمان پێش دەبین بۆ ئەوەی کە ئەم ڕێبەریە ئەم دەستەی بەڕێوەبەری هاوبەشیە لە کاتی پێویستە کە بتوان بزانن ئەو ڕاگەیەندراوە نەهاییە بەڵێ بەڕێز کوێستانگادانی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستان لە نەرویج لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریەوە.